ئێساش بە قسەکردن لەسەر ڕۆڵی ژانی کەرکووک لە ڕاپەڕینی شارەکە بەگشتی وەروەها بە تایبەتیش ڕۆڵی کارمەندانی تەندروستی لەو سەردەمەدا ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز دکتۆر فایزە خەتاق پزیشک و هەروەها وەکو بەشداروەی کە ڕاپەڕین لەگەڵ ئێمەدا ئامادەیە بەخێربێ دکتۆرە. دکتۆرە مێ لەو پرسیارەوە دەست پێ بکەم ڕۆڵی ژنان بەگشتی لە ڕاپەڕیندا چی بوو یاخود چۆن بوو؟ پێشەکی بەیانیتان باش، بەیانی ئەم بەهارە خۆشەتان باش، بەیانی ئەم بارانە خۆشەمان باش، بەهاری ئەو ڕۆژێک کوا بەیانی بێتە ڕۆژی ڕزگاری کەرکووک. زۆر سوپاسی ئێواکەم کوا ئەم دەرفەتم بۆ تەرخان کرا کە باسی ڕۆڵی ژن بکەم لەم بابەتەیە. طبعا ڕۆڵی ژیان گرنگ بوو، زۆر گرنگ بوو. بەڵام ئەگەر باسی بکەم بە تاواتی ئێمە پێشەوە ینی مجموعی با بڵێن گروپێکی ژنان بووین خەباتمان نەکرد، ئیشمان نەکرد لەسەر مۆزوعە، بەڵام لەخیرەوەی لێ هاتبوو چون خۆتان نەزانەگەوەی کەوا معایشەی ئەو فترەی کردبێ، ینی زوڵم زۆردارێکی زۆر هەبوو. وای لێ هات ئێمە وەکو ئافرەت نەمانەتوانی پێکەوە دانشین، نەماتوانی با بڵێن کۆبوونەوەیکی با بڵێن سری بکەین بۆ لەبەر وەزعەکە وای لێ هاتووە خراپ بوو. ئێمە ترسی ئەوەشمان هەبوو مانگوت دیوارش گوێ هەیە، یعنی ئەوانەی دایک و باوکت باسی ئەو مەوزوعانە بکەن ئەلێن لە ماڵەوەش نەمانەتوانین لەگەڵ یەکتری قسە بکەین چکەمەمانیانگوت دیوارە گوێ هەیە. سەدام لە هەموو شوێنێک کاشتی داناوە ئێمە وامە لێ هاتوو هەر کەس ئیشی خۆیە کرد، یان وامە لێ هەر کەس دەوری خۆی وەرگرت و بەڵام دەورەکە شخصی بوو، خۆی هەرچەنە کە گروپێ بووین، بەڵام لە ئەخیرە گروپەکە وای لێ هات گوتمان با جیابینەوە کە جیابووینەوە هەر کەس ئیشی خۆی بکات لە بواری خۆی بتوانانی خزمەتی نەتەوە کورد و کوردستان بە تایبەتی شکەرکوو بکە. پێش ڕاپەڕین ئێمە تەمام وەکو پزیشکێکی مناڵان لە مستەشفای لە خوشخانەی ئەطفال داوامە کرد. دەوری خۆم بینی بۆ چارەسەرکردنی مناڵ بۆ تشخیصکردنیان. نفسی کات بیری ئەومانە کرد ئەگەر هاتوو ڕاپەڕین گەیشتە کەرکووک، تەمام دەستی پێ کرد بوو لە پێنجی ئازار دەست پێ کرد لە ڕانێدایەوە، هاتە خوارە بۆ سلەیمانی، دوای بۆ دووهۆک، دوای بۆ هەولێر و دوای بۆ دووهۆک، دوای کە گەڕایەوە سەر ئێمە. ئەمان گوت ئێمە دەوری ئێمە گەرەکی بێت چۆنی ئێمە بزانین ئەو خزمەتە بکەین. فهر کەس ئیسعادادی خۆی کردووە، بەڵام هەمووان بە تایبەتی ینی وەکو ئافرەتش ناوەکو جەماوەری خەڵکی کەرکووک کم پێشەوە حملەیەکی زۆر گەورە کرابوو چی گەنجی کوردی کەرکووکە هەمووی ئەگیران. یعنی من ئێستاش لەبیرمە با بڵێن لە گەڕێکی ئێمە کە ئەیانگوت هات تەمان هەموو گەڕێکە پڕی ئەمن بوو. ئەوە منان هەر بیانزانێ گەنجێک هەیە گەنجەکان ئەگیرتران هەتاکە بۆ هەتا دەوریان نەبێت لە ڕاپەڕینەکەیە. کایگوت هاچی گەنجی کەرکووکە هەمووی هەڕای کرد بۆ خاصە لە خاصە خۆی ئەشاردەوە کە لە خاصە خۆیان لەشار ئەو خاصەیەکە ئیستای بین وشکەوە بۆ تامان و کاتەوانە بوو، ئەو کاتە ئاویتیا بوو، زۆر خۆش بوو. ئێستا بەداخەوە وای لێ هاتووە با بڵێن خاصەی خۆمان، خاصەی کەرکووکی خۆمان. هەموو ڕۆیشتم بۆوێ لەژێر خۆیان نەشارد لەو منتیقەیە، بەڵام ئەمەش ڕۆیشتە سریان قسمێکیان بەر قسمێکیان نەگەڕانەوە هەبوو لە ماڵەوە، ینی دەرگایکی کردبوو دەرگای سریان تێ بوو، هەر بوونە ماڵەوە یان شوێنێکی هەمویان کە هەر شتێکی وا هەر کەس خۆی ئەشارد چکم چیان ببینایە بەبێ ئەوەی جیاوازی تیا بکەن، بەبێ ئەوەی بزانن بەس ناوی کورد بووە یا کوردێ بووایە ئەبوای بگرترایە. ئێمە کەوکو دەوری ئافرەت ئیشی ئێماوە بوو مەتەن با بڵێن نامەیە بنێرین یاوە تا خەبەرێ بنێرین بۆ ئەو گەنجانە یا بۆ ئەوانی کار لەگەڵ هێزی پێشمەرگە هێزی چەکدارەکانیان ئەوانە تاکو ئیسعادادی خۆیان بگرن. بەڵام من دیسان ئەڵێم ڕاپەڕین بەس دەوری ئێمە نەبوو، یان دەوری جەماوەری کورد و هەمووی بوو بێجگە لەوانە بە پاڵپەشی طبعاً بە پاڵپشتی و هاوکاری طبعاً هێزە چەکدارەکانی کەوا خزمەتی گەلی کوردنیانە کرد. ئێمە شوکو ئافرەت طبعاً کە ڕۆژی وای لێ هات هەموو دەستمان پێکرد. من تەسەوڕکە ئەو فترەیە طبعاً هەتا سیارەش نەبوو، هیچ نەبوو، یان نەمان دەتوانی مەسەن بە پێ ئەڕۆیشتن. من ماڵی خۆمان ئەو کات لە ڕێحماوە بوو، هەموو ڕۆژە لە ڕێحماوە بە پێ ئەڕۆیشتم تا نەخۆشخانەی ئەطفال، یعنی تقریباً 3 چارەگ ڕۆیشتم بۆ پێ ئەڕۆیشتم. من گوت با بزان چێ بێت، من لە دوو بەشار میسیش بکەم. بەشێکی وەیەکوا من وەکو پزیشکی مناڵان ئەبێ خزمەتی نەخۆشەکان بکەم. دایمە تەسەوڕەکەم دیسە من بڕم ئەگە مناڵێ بێت تەنگە نەفەس بێ، ئەگە مناڵێ ئیسهالە بێ، ئەگە مناڵێ جەفافی بن ئەبێ من عیلاج بکەم. دەوری دووەم ترسی ئەوە بوو ئەگەر هاتوو ڕاپەڕینەکە دەست پێکرا ئەگە پێشمەرگەیە یا هەر گەنجەیەک یا هەر با بڵێن نەفەرێکی کورد ئەگە کورد بێ یاهین بێ ئەگە هاتوو بریندار بێ من دەوری من چێ بێ ئەبێ لێ من حاضر بم، یان پێویست ناکە بە من بڵێن وەرە بڕۆ وەرە خزمەتکە، من ئەبێ خۆم پێش ئەوەی کە ئەوان حاضر بن من ئەبێ حاضر من پێشەوەم، پێویستیان بە هەر شتێک بێ من ئەبێ ئیستعدادی ئەوم هەبێ هەتا بتوانم ئەو خزمەتە بکەم.
فبوو ئیشەکە بووە تێکەڵاو بوو هەم ئیش وەکو پزیشکەم ئیش وەکو بڵێ ئینسانێکی کەوان نەتەوە پەروە بێ. دکتۆر بێگومان کە ڕاپەڵین دەستی پێکردو ئێوە ڕۆڵی باڵاتان ئەگەر کەسێک بریندار بوو بێت لە ڕاپەڕینە ئێوە چۆن چارەسەتان کردەوە ئەو شوێنانی شوێ بوونە کە بریندارەکانتان بۆیە گواستەوە بووی کە بەنهێنی بتوانن چارەسەری سەرەتایی بۆ بکەن. ئێمە تقریبا بوو بینە چەند بەشێک وەکو پێتم ئێمە ئافرەتەکان هەموو دەوری خۆی بینی هەر کەسو بە دەوری خۆی. من وەکو دکتۆر فایزە طبعا بریندارمە بینی بریندارەکان زۆریان لە ماڵەکانم بینی مەتەن کە بریندارێکە وایە هاتن خەبەریان بە ئێمادا من و با بڵێم مجموعەیەک لەگەڵ گەنجە لەگەڵمان بوو ڕۆیشتین ئەو شتانی کا پێویست وای بڕۆشن قسمێکی ترمان لە نەخۆشخانە من ئەو کاتە لەبەروەی لە نەخۆشخانەی مناڵ داوام مەکرد ینی کۆنتاکتێکی زۆرم نەبوو لەگەڵ دکتۆرەکانی تر کە بتوان بزانم ئەوانی ترچێکم بەس ئاگام لێیان بوو چکم خەبەرمان بە یەکتریەگەاندی یعنی پێویست ناکە باسی زۆر باسی هێشێکانە دکتۆرە ژیان عەبدولقادر دکتۆرە فایزە سابر ئەمانە هەمویان دەوریان هەبوو لە ڕاپەڕینە چی بریندار هەبوایە هەموو خزمەتیانە کرد عملیاتیانە کرد دکتۆر قەلەندەرمان لەبیر نەچێت قەلەندەر کەس نەزان ئێمانە هەموو دەوریان هەبوو لە کە چەند کەسەکانی ترش بوو هەموو کادەوەران دکتۆر ئەمەر حەمە ڕەزا بۆمانە بوو هەموو کاتی ڕاپەڕین ئەمە هەموو ئیستعدادیان هەبوو بریندار ئەهات بە هەر شێوەیەک وایە چارەسەرە کران زۆر قسمێکیان هەبوو هەموو عملیات کران چکم لە خستخانی ماڵین ئازادی ئەو کاتە طبعا ئەو کاتە ناوی سەدام و هێشتا نەگۆڕابوو باشە لەوێ ئەمانەوە دوای ئەوەش ئێمە ئەڕۆیشتی متابعەمانە کرد. بەڵێ لێرە پرسیارێک دروستە بێ ئێوەکو دکتۆرەکان تا چەنە کەستان بەوە کە چاودێریتان لەسەرە ئێمە شتەکانمان هەمووی بەنهێنی بوو چەند کەسێکمانە بوو چەند کادرێکمان هەبوو هیچێک لەوانە کاک ڕەمەزان ئەگەوی ناسن ڕەمەزان جەباری ئەوش دەورێکی باشی هەبوو یعنی ئەگە خەبەر هەیە بووە شتێکە بووە ئەو پێمانەوێت زۆر جار بە ئێمە یەوت بابی بیکەینە گروپێکیانی بیکەینە ئێمە شەمانگوت نە ئێمە دەوری خۆمانە بینین بەڵام هەر کەسو لە دەوری خۆی چکم شتەکە زۆر زەحمەت بوو ینی هەموو شتەکان بەنهێنی ئەکرا ینی وەمان لێ هاتبوو نەمانەتوانی لێ چوار کەس پێکەوە وەسین کە چوار کەس پێکوەسم ئەمانزانی چاوێک هەیە لە پشتەوە سێرمانەکە بزانین چیەکەچێن بە شتەکان بەنهێنی بوو ینی شتەکان هەووی بە ئەسرار ڕۆیی بە هەمسەیە بە چاوسێرکردنیە بە ئیشارەتێ لەوە زیاتر نەبوو بڵێن کۆبینەوە هەموو بە کۆبین لە ژوورێکایە لە ماڵێکە ناشتێکی وەمە ناکرد ئێمە بەڵام هەرکەس دەوری خۆی بە باشەیە بینی یانە مازانی چیەکەین خبرشمان بە یەکترێ نامەتەن گە بریندار بووە یانگو لە فلان شۆن بریندار هەیە هەر شتێکی بەسیتە هەر لە دەرگای سەلام عەلەیکم چۆنن دوو کەلیمە قسە چۆنن باشن زەحمە نەبێت ئەوتان هەیە نازانم چیە لە فلان لەناوێ شتێک ئەیوت ئێمە شەمانزانی با بڕین بۆ فلان شۆن پێمە خۆمە شتەکانی خۆمان هەڵگەرەوە بۆ تێداوی ئەوانە بوو هەڵمانەگرت ئەڕۆیشین بۆ ئەو شوێنە مغەدیمان هەبوو مغەدیمان بۆ نەخۆشدانە چەند ماڵێکەم و بریندار بوون بریندارەکە خاسەنەوەی با بڵێن لای سەرجادی ڕەحیمەوە ینی شەیدێکی زۆریاندا بەڕاستی هەم لە جاوامەوەر هەم لە پێشمەرگە ئەو کاتە زۆریان نەیان دەتوانین بگەن بە نەخۆشخانە هاتن بۆ ماڵەکان ئێمە لە ماڵەکانیان ئەیانمان بینی. بەڵێ بەشداریکردنەکانی ئێوە لە ڕێخستنەکان با بڵێن زیاتر بە تیمارکردن و چارەسەرکردنی بریندارەکان بوو یاخۆت ڕێخستنەکانیش بوو خۆی لاوەڵا ڕێکخستن بوو بەڵام لە کاتی ڕاپەڕینەکەی نەخێر هیچ شتێک نەما بوو هەر کەس دەوری خۆیە بینی بەبێ ئەوەی کەوا هیچ بیر لە شتێکی تر بکەینەوە چکم ئەو ڕۆژ بۆ ڕۆیمە ڕۆژێکی زۆر مێژووی بۆ ئەمان یانی بە هەرچی مەحاولێکمان دەبێ کەرکووکش ڕزگار بێ وەک شوێنەکانی تر چکم کە کەرکووی ڕزگار بوو یعنی چی بڵێم پێت بڵێم ئستۆرەیە پێت بڵێم مەلحەمەیە پێت بڵێم نازانم چی بڵێم یعنی شتێکی وا گەورە بوو بڕوا بکە هەمومان دەستمانە کردە بە گریان یعنی کە ڕۆژەوە ئیسەکە من باسەکەم من خۆم دیسان لەم حال لەحظەیە گریانم دێ کە چۆن ئێمە هەڕامانە کردە هەر شوێنێ ببینی مثلا کە ناوی پێشمەرگا هاتە ژوورەوە یعنی دەهات یعنی ئەم عالمە یعنی 100% گۆڕە ژێر زوڵم و زەردارتر لە شوێنی دانراوی خنکاوی هەناسەش ناتوانانی بدەیت دوای سێرەکەی شتێکی ئەوها ئەکرێتەوە یعنی بە نسبەی ئێمە نازانم چی بڵێم یعنی وەکو بڵێم یعنی دنیایەکی ترە شوێنێکی ترە بەڕاستی یعنی شتێکی زۆر نازانم عەجایب بوو یعنی تا ئیسەی ئێمەش کە بیرەکەینەوە لە ماڵە کە باسیەکەین مروا بچورکە بە گیانمانە دێ بچورکە بە گیانمان دێ کەچی باسی ئەو ڕۆژە ئەکەین یعنی احتیمال ئێوە ئەو لەحظەیەتان یعنی نەژیان بەڵام بە نسبەی ئێمە کە بیری ئەو ڕۆژە ئەکەینەوە یعنی تەمەناکەین ڕۆژێکی تر وا بێتەوە بە شێوەیەکی تر بە نەوعێکی تر ئەم کەرکۆش ئێمە بە تەمانایەوە بین کە بگەڕێتەوە سەر کوردستان بەڵام دەها ئەم زوروفێکەوە ئیسەر تیاین مەجای ئەوەی ناوە یا بواری ئەوەی نەداوە یا زوروفی ئەوە نەهاتووە کە بتوانین کەرکوو بگەڕێنە سەر کوردستان.
بەڵێ بێگومان دکتۆر ئەو ڕۆژانە هەمیشە نمونەیەکی جوانە بن و نمونەیەکی باڵا بن لە مێژووی کووردا بۆ بۆنەوەکانی داهاتووش خۆش بە حاڵیەوە کە بەڕاستی پشکتان بەرکەوت لەو ڕۆژە مێژوویان هەمیشە ناوی ئەوە شەمێنێتەوە بەکوی گشتی ڕۆڵی ئافرەتان لەو ڕۆژە مێژوویە چۆن بوو لەو پرسەنەتەوایەتیە چۆن بوو ئێمە تەنانەت هەندێک ئافرەتمانەیە پێچێر ئافرەتی ماڵەوە بوو بێت دواتە هیچ چالاکیشی نەکرد بێ بەڵام بەڕاستی ئەو ڕۆژەی تر بۆ ڕۆژی بەرخودان تەنانەت ئافرەتە بوو لە ماڵەوە هاتە سەرجادەوەتە ئینتیمای ئینسانیەت و ڕوحیەت و نیشتیمانی و نەتەوە پەروەردی هەموو تێکەڵ بەیەک بوو ئەو ڕۆژانە لای تۆ چەنێ پەرشنگدارن و ڕۆڵی ئافرەتە چۆن بینی بەڕاستی وەکو من وەکو پزیشک بەڵام وەکولی ئافرەتی ماڵەوە بڕواکە ینی ئافرەت هەبوو تەمان کەس ینی شیرینترین کەس لای دایک مناڵێتی ینی ڕۆژ و شەو هەموو دالێک هەتا مناڵەکەی بە جوانی بەخێوکرا لەو ڕۆژەیە من چەند ئافرەتمە بینی تەژیعی کوڕەکەیە کرد کچەکەیە کرێگە بڕۆن لە سەرجادە ئێوەش بڕۆن خەبات بکەن ئێوەش بڕۆن ینی کە ئەیزانی احتیمالە کە بڕواتە سەرجادە احتیمالە بکوژرێ شەهید کرێ بەڵام لەگەڵەوە شا تەژیعە کرد ئێوە بڕۆن ئێمە ئێستا ڕۆژی ئەوەی ئێمە بتوانین چۆنج دەستی پێکرد ئێستش لە بینمە سعات 5 بەیانی کە دەستی پێکرد بە هەڵهەڵەیەکی پشتی ماڵمان دەست پێکرد دەستیان پێکرد ئەڕۆشتە سەربان لە سەربانەوە هەموو خەڵکە لە سەربان و ئەیبینی ئەوە دوزان دێن نانەیەن چکم بە هاتن بە درشمادن ئەمانزانی لە ڕێگای هەولێر و سلەیمانی کە دێن دیار بوو لە ڕەحیماوە گەبڕۆی سەرسەربانەکان نەختی ئەو منتقانە دیارە دەست پێکرا بە شایی و ئافرەتەکان پیاو هیچ دەنگی نەبوو لەبەرەوەیکەوە یاوە تا بووەتە پێشمەرگە یاوە تا چۆتە سەرجادە خەباتەکە یاوەتە لە سژن دەستگیراون ئێمە کێ مابووەوە ئافرەتەکان ماون کە دەست پێکرا بە هەڵاڵە و شایی داهات چی ئافرەتی هەمووی هاتە دەرەوە یعنی ڕۆژێ بوو خۆزگا و ڕۆژە بگەڕێتەوە ینی هیچ فیلمێک نییە تەسویرێەوە بکات هیچ فیلێ بتوانێت احتیمال ڕسمەکە دەرکات بەڵام شعورەکە ناتوانێت ئەو شعورە دەرکات بڕوان ناکەم ئەو شعورە کەس بتوانێت یعنی بەگریان و هەڵاڵە تێکەڵا بوو نەتەزانین بگرێ نەتەزانین دڵت خۆش بێ نەتەزانین چی بکەی بەڵام ڕۆژێکی وا بوو من ئیسەش ینی وەکش پێڵەوەی چەزەگیان دیسان بچۆرکەی زیاکە ئاسی ڕۆژە ئاکەم ئافرەتەکان خۆیان هەموواتن هەموو خۆیان لە ماڵەکاندا چیتان پێویستە بڕۆین چیتان بۆ بکەین دکتۆرە ئێمە چی بکەین دەورمان هەیە ئەی ئێمە چی بکەین لەگەڵ تا مشم گوتی شاڵت قەی ناکە وەختی خۆی دێ ئێوە بڕۆن لە ماڵەوە نەوەکم قەسب بکرێن نەوەکم هەرە ترسانش وەکو کەرکووکی خۆتانزان ینی معسکەر خالد کە معسکەر خالد کە پێشمەرگە هاتە ژوورەوە چەند شەهیدیدا بەڕاستی ینی هەم لە جەماوەر هەم لە پێشمەرگە شەهیدێکی زۆرماندا معسکەر چکە معسکەر خالد یەک ڕۆژوونی و مقاومەیان کرد یەک ڕۆژوونی مقاومەیان کرد ئەمان 24 ساعت شەڕیانە کرد تەسەوەر کە بزان چەند کەس شەهید بووە لەو شوێنەیە فأمانە کە ئەمان بینی خەبەرمان بۆ هات یان گوڵ معسکەر خالد وا دەکراوە معسکەر خالد ئەوە تا جزئێکی هین بوو معسکەر خالد ئەوە با بڵێن حەسەن مەجید ئەوە دیسان جێشی تری هێناوە معسکەر ئەدین حەسەن مەجید ئەوە تا با بڵێن چەکی تازەیە چەکی کیمیاوی هێنا بەڵام لەگەڵەوەشە دەها کەلیمەی کیمیاوی ناکیمیاوی لای ئێمە هیچ مهم نەبوو مهم ئەوە بۆ ئەو کەرکووکە ڕزگارکەین لەبەرەوە دەها ئافرەتەکان دەوری بارزتریان هەبوو لە پیاوەکە چکە پیاوەکانش ئیش خۆیانە کرد ئێمەش وەکو ئافرەت کە تەرجیع یەکتریمانە کرد هەتا بەردەوام بێ خەباتمان دەورێکی زۆر بارزیان هەبوو هەم لە خزمەتکردنە هەم لاوەتاکە بریندارەکە مەتەن کە بیرێنێک پێویستمان هەبوایە چەند ئافرەتێکە هاتن خۆیان هاتن هەڵیانەگر لەگەڵمانە ئەوە وەختە نەقالە نەبوو نەمانە قالە لەکوێ بینی ئەوەمان نەبوو فئەمان خۆیان لەگەڵ ئێمەیانە کرد لە ڕۆژ لەم ماڵە بۆ ئەو ماڵە نابیبەنە ئەو ماڵە نەکم ئیسە بێن چکم ماڵە معروفن چکم دیارن ئەم ماڵە احتیمالە بێن بیانگرن ئەمان بردە ماڵێکەوە کەس نەیان ناسێ بریندار لەوێ مەغەڵیمان بۆ دایان علاجوانە کرد دەرەچوینە دەرەوە ئایا شوێنێکی تر هەیە و نەزانین خەبەرێک کاتیان کرد لە چەند ڕۆژ لە چەند هینێکی تر هیچێکیان داناوە ئێمەش دیسان شەکانمان هەڵەگەڕ ڕۆیشین بۆ ئەو ماڵەی تر دیسان عیلاجەکران ئەو هەیلی هاتەوە دکتۆر دێتە بیرت لە گەڕەکە کوردیەکان سەرەتا کە دەست پێکە ڕاپەڕین لە کام گەڕەکەەوە بوو زیاتر یاخود هەموو گەڕەکان وەکو یەک بە یەکسانی تر کە ڕاپەڕین دەستی پێکرد و خەڵک بڵاوی پێکرد من ئەوەی لەبێن چکم من خۆم لە ئاسڵای خەڵکی ئیمام قاسمم بەڵام لە ڕەحیماوە کاتە دانیشتم طبعا ئیمام قاسمش دەورێکی زۆر لە هەموو کۆڵانەکان خۆی دەستی پێکرد یان لە گەڕەکەکان هەمووی دەست پێکرد و بەڵام یەکەمین جا لە ڕەحیماوە دەست پێکرد لە ڕەحیماوە ئافرەتەکان و با بڵێن گەنجەکان و پیاوەکان و پێشوانگا لەوێ هاتنە ژوورەوە بەحەسەب علمی من ئەگە بیرم بێتەوە ینی بەڕاستی وەکو من خۆم بینیم یعنی ئەکید هیچێترش ئەتوانێ باسی تر بکەم مثلا لەکوێوە لە شۆری جەش و طبعا لە شۆری جەوش دەستی پێکردو ئەگەر دەبێن دکتۆرە با بڵین وەکو پزیشکێک ڕاپەڕین چه گۆڕانکاریکی لە ژیانی ئەوە دروست کرد
ئەگەر بە گشتیش پێ باسی بکەیت. ئەکید ئەو گەڕانکاریەکەوە بەرەو باشیە ڕوان نابەرەو خراپی بڕوە، ینی ئەکتیڤێکی ینی عاملێکی زۆر پۆزتیڤ بوو هەتا بتوانانی دوای ئەوە چی بکەیت، چونکە ڕاپەڕین کرا بەداخەوە ڕاپەڕینەکەی لا دوای چەند ڕۆژێکی تر بەعکسەوە ئەو بوو کۆڕەوەکە دەستی پێ کرد، چکم داها مەڵێن ڕژێمی بەعز داها دەستی پێ کرد دیسان هەمومانی ترساندا لەساس ینی کیمیاوی فرەیدەن زۆر کەس هەموو لە کەرکووکا دەرچوون ئێمە هیچێک بوون لەوانەیە و کادر نەچوین لاخرا ئێمەش مەجبوروین دەرچوین یان ئاخر الناس و لەژێر پێمان بەعس دەرچوین لەبەرەوەی ترسان گوت کیمیاوی فرەیدەن، بەڵام کە گەڕاینەوە داها ئێمە دەوری خۆمان دەهازانی چی بکەین، ینی بیری ئەوەمانە کردەوە دوای گەڕانەوەوان چکم بە کۆڕەوەکە هەمومان دەرچوین دوای فترەیە گەڕاینەوە هەمووان دەوری ئەومان هەبوو ئێمە دەمە بەدووە ئەگە بزانی غەڵەتەکانمان چییە، باشەکانمان چییە، نێگەتیڤەکانمان چییە، چۆنچوونی دەورمان هەبێ لە کۆمەلگای کوردی و هەروەها چۆنچوونی خزمەتی خەڵکی کەرکووک بکەین، ینی وای لە هاچکم ئێمە بینیمان نابەس کوردەکە تورکمانش هەبوو عەرەبش هەبوو پشتیوانی ئێمە یەکرد چکم معارەزە هەبوو ئەو کاتە وا ماڵی هات ئێمە داها بتوانین ئەگە خزمەت بکەین ئەبێ هەمووی بە یەک چاوسێرکەین، چکم ئەو خزمەتە بۆ کەرکووک زۆر مهمە، ئێمە ئەگە وەکو کورد بتوانین هەموو بە یەک چاو هەمووی سێرکەین و هەموو خزمەتی هەمویان بکەین دەورێکی باشمانە بێت لە گۆڕانکاری ناوی خەڵکی کەرکووکە، چکم ئەو عاملە زۆر زۆر مهمە کە تۆ بتوانی ئەوان طبعا بە نەزەرەیەکی شۆڤینی احتیمالە سێرمانکەن یا بە نەزەرەیەکی عنسری سێری ئێماکەن تا ئێستش بە تایبەتی باسی هیچ نەتەوەی ناکەم ئەوی احتیمال خۆتانش بزانە، بەڵام دەوری ئێمە ئەوەیە ئەو جیاوازیە نەهێڵین، ئەو جیاوازە چۆن ناهێڵین ئەبێ پێش هەموو شتێ ئێمە زۆر باش بین لە ئیشکردنە، یعنی ئێمە ئەبێ ببینە سمبولی خەڵکی کەرکووک، ئێمە ئەبێ خۆمان لە خۆمان وا بکەین ئیشی وا بکەین کە ئەوان پێمان شانازی بکەن کەدا هیچێکی خەڵکی کەرکووکە وایە کازانی دوای ئێمە نەتەوەی ئێمە کەرکووکیە و کوردین ئەو وەختە دەورمانە بێ ئەتوانین گۆڕانکاری بکەین، بەڵام ئەگەر هاتو ئیشەکانمان زۆر بەبەسیتی بکەین خۆمان پێشان نەدەین دەورەکانمان بەس لە ئیتاری خۆمان بێ بابن لە ئیتالی بەس با بڵێن خەڵکی کەرکووکی کوردەکان بێ کە دەرنەچین بۆ هەمویان ناتوانین ئێمەم کەرکووکە بە تاوەتی ڕزگارکەین ناتوانین ئێمەش بڵێن خۆی مێژوو سەلماندویەتی کەوا کەرکووک کوردستانیە سێ بەشی کەرکووک ئەگە بە تاریخش بڕۆیتەوە ئەوەی کەوا مام جەلال باسیەکە لە مەوسوعەی تورکی کە باسی کرا ئەو کاتە کەرکووک سێ چارەگی کورد بووە بەڵێ، بەڵام ئێستا وردەوای لێ هاتووە ئەم فەرقە نەماوە کە باسەکە نەرێن کا یعنی ئێوە کورتان هێناوە دوای ئەوەی کەوا با بڵێن ڕاپەڕینەکە هەمووی لەکوێوە هاتوون هەمووی خەڵکی سووریا و خەڵکی نازەم تورکیان کوردی کەرکووک نین، ئێمە دوای تەرحیل زۆر کورد کەڕۆیی هەمووی لەبەرەوەی کەوا چوونە هەولێر و چوونە دهۆک و چوون با بڵێن شارەکانی ترفە دیالێکتی ئێمە ینی ئێمە کەرکووکی جیاوازین یانی کە قساکەین وشەی عەرەبی و تورکمانی و کوردی و حیاتمەوانێتی یەکەین وایەنە، بەڵام کە ئەوان ڕۆیشتن یەکەوە کوردەکان زۆر ساف بوو دەوەش خەڵکی دوهۆک کە چوونە دهۆکەوانە بادینانی قسان کە هاتنە کەرکووک ئەیانگوت ئەمانە خەڵکی کەرکووک نین ئەسڵی کەرکووک نین ئەمانە خۆیان لە شوێنی ترەوە هاتوونە ئەیانەوێ کوردەکان بیسەڵمێنە ئەلەساس ئەمە خەڵکی کەرکووکن بەڵام خۆشی وانە تۆ ئەگە تەرحیل کردی 30 ساڵ لە دەرەوە بمێ لە شارێکی تر بێنێ تۆ جیل لێ گەورە بووە مناڵ لەوێ لەدایک بوو بۆتە 30 ساڵ دوای 30 ساڵ دێتەوە ئەکی دەبێ وەکو لەهجەت وەکو خەڵکی کەرکووک ناوێ کەچی نەتەوەکانی تر قبولیان ناکرد قبولش ناکەن ئێستش قبول ناکەن فۆرمی زمان بەسەری دادی دەبێت بەسەری فەکید ئەمانە فدەوری ئێمە ئەوەیە ئێمە بەنەوعی تریش بکەین ئێمە بە شێوەیەکی تر ئیش بکەین تا بتوانین خۆمان ئیثبات بکەین کەوا ئێمە ئەتوانین خزمەتی کەرکووک بە تاواتی بکەین بە هەموو نەتاوەکان بە بێ جیاوازی کە ئەو کاتە توانیمان ئەوان ئیجبار بکەین ئاعترافمان پێ بکەن چەند پێویستیش خۆی بە ئاعتراف بێن خۆمان ئاعترافەکە ئەوەنە پێویستەکە بۆ تەزبیتکردن نابوو ئەوەی کەوا ئێمە نایکەین بەڵام تەزبیتەکە چۆنە بێ زۆر لەوان باشتر بین لە هەموو ناحیەکە باشتر بین یا لە ناحیە ئیداری لە ناحیە پزیشکی لە ناحیە علمی لە هەموو ناحیەکانە بێ ئێمە زۆر لەوان باشتر بین ئەو کاتە ئێمە توانین سەربەرزبین بتوانین هەموو خزمەتی کردن دەستخۆش دکتۆر بێگومانم بابەتە زۆر هەڵەگرێت نمونە زۆر بێ ئەگەر شتێکت ما بێ لە کۆتاییە و بە کورتی پێمان بڵێ سوپاسەکە زۆر سوپاسی ئێوەکەم کە ئەم وەختم تەرخان کرد بۆ لەگەڵ ئێوەیە زۆر پێ خۆشحاڵم کە ئێوەشم ناسی بۆ ڕۆژێکی وا تایبەت
بەڕاستی ئەم ڕۆژە بە نسبەی من ڕۆژێکی سمبولی تایبەتە بە نازبەی خۆمە بە نسبەی گەلی کەرکووک هەمومان جەماوەری کەرکووک دیسان پیرۆز بێ لە هەموو خەڵکی کەرکووکا بە تایبەتی کە بەیانی ڕۆژی 21 نەورۆزە دیسان پیرۆزێکی دووە من دیسانەکەینەوە لەم لە کاتی ئەوەشە کاتی ڕزگارکردنی کەرکووکە هیوام ئەوەیە هەموو ساڵێ ئەم یادە زۆر بە جوانی باسکرێ تەمەناکەم مەوسوعێکی گەورە لەسەری بکرێ هیچ بتوانێت تاریخی ڕزگارکردنی کەرکووک بە تاوەتی هەموو شتێکی بنووسێ بە تەفاسیلەوە مثلا لە ئیمام قاسم چی بوو لە شۆریجە چی بوو لە ئەو شخصیاتانە کێ بوون ئەو کەسانە کێ بوون کە مثلا بەشدار بوون لە ڕاپەڕینەکە چکم ئەمە تاریخە مێژوش ئەگە ئیستا بنووسرێ چەند ساڵێکی تر ئەگە نەنووسرێت لە بیرەچێت چکم تەفاسیل چکم ئێمە وەکو عمری من لە تویەکە ئیسا وەختە عمرێکەوە ئیستا عمرێکی ترمەیە من احتیمال 2 ساڵی تر نازانم ئەمێنم یان نامێنم نازانم بەڵام ئەگە تاریخەکە نەنووسرێ بەڕاستی ینی حیفە بێ ینی ئەو تاریخ نووسێ چکم من بەنسبەی من ئوستورەیە مەلحەمەیە نازانم چی باسیەکەن باسیکەن بەڵام شتێکە تۆپی هەموو شتێکە دا هەموو شتێک بەرزترە ڕاستی دەستان خۆش بێ ئینشاڵڵا هەمیشە بە تەندروستیێکی باشە مێن و ناوتان پڕ لە شکۆش کۆمەندیەمێنێتەوە سپاس بۆ ئامادەبوونت کامڕۆ لە سودی کەناڵی ئاسمانی کەرکووک لەگەڵمان بوویت